لە ژینگەیەکی تەندروست و لە نێو سەوزایی و کەش و هەوایەکی خاوێندا بەردەوامین لە کارکردن. لەگەڵ پابەندبوونمان بە ڕێنمایەکانی ستانداردی جیهانی پیشەسازی خۆراک، کارگەی ئاوی سروشتی جام وەک یەکەم هەنگاو لە کوردستان و عێراق بەرهەمی ئاوی سروشتی بە شێوازی پەرداخ بە چاودێری و ڕێنمایی تەندروستی بە باشترین تەکنۆلۆژیای سەردەم کارەکانمان ئەنجام دەدەین. کەرەستەی سەرەکی 100% نوێ و بە ئەستوری گونجاو لەژێر چاودێری وردی تاقیگەی پێشکەوتوو بەرهەم دەهێنرێت. کارگەی ئاوی سروشتی جام هەردەم پێشەنگە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە هاوڵاتیان. پوختەکردن و پاڵاوتنمان هەمیشە لە پەرسەندندایە و هەموو گۆڕانکاریەک بە هەنگاوێکی نوێ و سیستەمێکی پێشکەوتوو دەبێت. کەرەسەی سەرەکی و هەموو ئەو پێداویستیانەی کە بەکاردەهێنرێن لە جێگەی شیا و تایبەت بەخۆی هەڵدەگیرن. بەرهەمهێنانی ئاوی بەڕاد بە قەبارەی 7 لیتر دوور لە کاری دەست و لە سەرەتاوە تا کۆتایی بەرهەمەکە بە ئامێری ئۆتۆماتیکی دەبێت. کارگەی ئاوی جام لە کۆی کارەکانیدا لە دروستکردن و کەرەستە و قەبارە و بۆ گواستنەوەی ڕاستگۆیە لە کارەکەیدا و بەردەوام متمانەی هاوڵاتیانی بەدەستهێناوە. گەیاندنمان ڕاستەوخۆ بە شێوازی داخراو دوور لە تیشکی خۆر لە ماوەیەکی کەمدا بەبێ بەرامبەر دەگەێنرێتە دەستی خوازیارانی. ئاوێک لە جام، قومێک لە ژیان.